دەرەوە ئەگەر لەو گرینگدەمان هەیە گرینگدە بچوو دەرەوە ئیتر قادر نادرەش کە دەبوو بەهەرحاڵ خێزانیشی ماتە دەرەوە و جێشتان لێبوو ئەگەر ئەو هاواری نەکردبا و زیران و شتەکان هاتمە دەرێ ئەوان هەراتن چکە ئەو گروپەی لە منیاندا گروپەکی مەترسیدارن گروپی مافیای یونایتد تریبۆسن ئەو زانیارانی کە بە ڤیدیۆ لە دەست بە تۆماری دەنجی لە دەستە منێ هاوڕێیان من موراڵەکەم هەیە بڕوا بکەت بەڵگا کە خەڵکێک زانیاری دایتە من وعدم پێداوە بڵاو نەکەمەوە بەڵام شتەکەم لێبێ هەموو ئەوانە بڵاو دەکرێتەوە نەکەر ئەمن مەکیش ڕەنزەریش یعنی شتمان هەیە شتمان لێبێ فەزاعەت فڕێ دەدەین بەس ئێستا بە ئەخلاقیان کە وعدم بە کەسەکەدایە بڵاو ناکرێتەوە بەس شتێک لە من هات زۆر ڤیدیۆ هەیە بڵاو دەکرێتەوە بەهەرحاڵ یعنی ئێرشەڕەش لە پشتەوە چەند فشەی کرد بۆ توی ئەمن سەرپەرشتی ئەو لێدانم کردیواش بزانم ڕاستەکە لەگە کوڕە سەرۆک جاشەشی لە ئەڵمانیایە لەگە ئەو گروپە مافیایان دیتبوو کە ئەو گروپە لە چەند وڵاتێکی ئەوڕۆپی هەن گروپەکی خەتەرن چکۆ هەن لۆپارەن هەشن زەلام کوژن ها لە مافیا شتەکان پارتی ئەوانەی بەکرێگرتێ پارتی خەڵکی خۆی نییە ئەو خەڵکانەمان تێبەرەدا ئەوە خاڵێک لە خاڵەکانە من میتیش تێدا بوو لەبەر ئەوەی کە لێیدام گوتی یەک بۆکسی لێدام کەتم وتی لەو قاڵدرمێ هەیە کەتم بەس ئەوە خراپ بوو قسەک وتی جارشە قسە بە تورکیان ئەڵێ دوای ئەوە کە ینی من یەک لەو هەڵانەی کردم ئەوم گۆ لەبەر ئەوی لەو تۆقیتەی سوید پێویستی بە ئەندامی ناتۆ بوو لەگە تورکیاش ڕازی نەدەبووە تورکیا دەستی کراوە بوو لە ئەوە و دوای ماوەیەکێک دوو مانجش برادرە گوتی کاکە وەڵا ئاگات لە خۆ بیت متابعی ئەوە دەکرێت تەقریرە سەرەفەکرا کە گوایە سەر بە قەندیلی ئەوە شیاتە سەرێ یعنی کە ئەو دەمی هەوڵی مزایقەی ئەو برادرانە گەڵەگەلک زۆر بوو وتر پارتیە ڕەفعی کردێت کە گوایە ئەمەینەوە میتیش بە خۆی لەبەر ئەوەی دیفاع زارزاریە نوێ دەکەن بەوانمان لە قەڵام دەدەن بتر خۆیان ئەمە مەبدەئی خۆمان خۆلە بۆ کەس ناشارینەوە سەعاتی خۆمان تەوقیتی بە پێ ئەوەی خۆمان دادنێ ئەوم لۆ چییە زۆر کەس بەمە دەڵێ لۆ نەرژێنە کاکەمە قورچێ بە سەری خۆماوە بکەین خۆمە پۆلیسی ئەلمانیا و سوید نین ئەوانن تاقیقەکەن ئەگەن ئەوەی من زۆر بە بەسیتی دەگیرێن و ڕەنگبی شتەکان هەموو ئامادەبی چی من چی مەکی هەموو شتەکانیان لەبەردەست بیت بەڵگە زۆرە ئەوە دەبینن ینی پۆلیس دەتوانانی بیانگری بیانبینی لۆ نایانبینی ڕەنگبی دەزانی گرتنیوانەوە تا گرتنی ماڵی بارزانانی گرتنی هەتا پاڤڵ تاڵەبانی کەیسم هەیە ئی پاڤڵ تاڵەبانی کە دەستی تێدا هەیە دەستی تێدا شکاتمان لێ کردیە و بەڵگەشمان دایتە پۆلیس دوای دوو مانجی دەستێ مەدرسە ئاسایشی کەرکووک یەکێتی بە تەمابوو لە مندا بەهەرحاڵ خەتا لە من ینی بۆیە بەس ئەوە ڤیدیۆ دەبینن دوو ئێمە لەو دۆزەخە دەرچین ئێمە لەو 6 ساڵەی بەڕێزان تووشی دەیان کارە سات بووبوونەوە خەڵکەچیان لەمە بەردابوو داویست پێگەماندا بەزێنی هەرجا پیشمانەداوی مالما کرد مردیشن تۆمەتی لە میدیای سێبەری کەمپینەشی گەورەیان چەندین جار لەسەر ئێمە کرد تا ئێستا من بەردەوام ڕۆژێ تۆمەتێک برا دوایە ژنت وایە دەریان کردی وەڵا عیبگەن ئێستا بانجی خێسانم دەکەم بەهەرحاڵ خاڵەی کەش سی چل پەیج و ئەکاونتی من و ڕەنزدەر و مەکی و تەفدە و وەڵی چل پەنجایەکیش دەبی دایان خست لە هەموو ئاپەکان شەڕەکی نەفسی فشاری خێزانی تۆمەت هەڵبست کۆڵمان نەدا و کۆڵیش نادەن خەبات وایە بە قوربان کورە خەڵکێ لە ناو کوردستانە من خەڵکێک دەبینم ئەترسی ئەڵێ مەیلەکەم نوهات هەڕەشەم لێ کورا داوە شێ ئازادی خواست خەڵک لەژێر تەعزیبی بەس و تورک و ئەوە دەبوو ئیرادە دوایانی ئیرادەی دەنجی ئازادی خواست کورە وەکو ئەو ڕۆشم هەندێک لەو ڕۆشم بیرانەمە بن بەس دووقە دووق دەکەن وەی ئەگە ترسەکیان دەگاتی هەر دێن کورە پابا خەبات وایە هەمومان ژیانی ئازادی خواز وایە ئەمە ئەو قسانە دەکەن هەر زۆر واریدا ڕۆژێک تیرۆر بکرین یعنی بەڕێکەوت کە دەرچوونیان ئەوتە ڕۆژێک تیرۆر بکەین بە خۆمان هەرمان بژاردیە دەڵێ دیکتاتورە ئیتر ئەو ڕێیانی نابی بترسێ ئەی با من بە من ناگۆ شتانە بڵاو مەگوتم نا بڵاو دەکەمەوە بۆی خەڵک ئیرادەی لا دروستبی نەک تێک بشی دوای با ئەمە لەفانم یەک دووەکمان ببینە قوربانی بۆ ئەوەی دۆستەکە چکۆگە شتەکە بتەقتەوە مەجبورنە بە میدیا و لەبەر لە پەرلەمان ئیتر دۆستەکەەوە دەبێت تیرۆر کەم نییە لە ئەوروپا ڕووبدا ها زەجەی زۆر گەورەتریە دروست بەهەرحاڵ خاڵش کەش بڵێ مەسرور بارزانی کە هاتە 2009 یەک دنیا
هەڵمەتی ئیرهابی بردە لە بادینان 6 ڕۆژنامەنووسەکانی بردە ژۆرێ و ئەو زەجە و ئەو هەموو شکستەی تووشی کورد و خۆی کرد کە تا ئێستاش پێگەی خۆی پێ نەگرتیتەوە. دووەم شت هەڵمەتی ئیرهابی بردە دەڤەری سلێمانی غاڵبی هەوڵی تیرۆری کە غاڵبیدا هەوڵی تیرۆری ڕۆژنامە نووسەر ئەو دانامەنمیدا هەوڵی ڕفانی سۆرا عومەریدا هاتە ئەوروپا پەڕاندەوە لە بۆ ئێمە. یعنی بەڵام هەموو ئەوانەی شکستی هینە هەموو ئەوانەی قێزەوەنتر بوو کە وای لێهاتیە هیچ کەسێک لەگەری ئینسزام ناکە. ئەوروپا 4 ساڵ 5 ساڵ هەر ئێحمالی کرد چەندین جار هەوڵیدا کەستا ئێستا شۆ دەڵێن لە ئەمریکایە وەکو مانگە دەیدۆشن کۆنگرسۆ دەرێ عێراقن لەو دەڕوخێن هەر پارەی لێ بەردەدەنەوە یەو میلەتەی وەڵای من ئەو زانیاریان پێدام بڕواژ ناکەم سەرچاوەکە هەڵەبی. بەڕێزان قسەیمە لەوەدایە ئیرادا لۆ دەنجی ئازادی خواست دەبی بەهێز بکرێ نەک خەڵکیی ما. من دەزانم ڕۆژ سەردەمەکەی سەردەمی پوچگەراییە سەردەمی بێباوەڕیە بەڵام کاچ خۆم کورە ئینسان بەوەیەوە چێژ وەردەگری کە ڕۆحی تحەدایە بێ جوانیەک فرێداتە ناو کۆمەلگا ئیرادە دروستکەی یعنی بە مێژوشی جوانەوە بڕۆی نەک بەو مێژوە پڕ لە قێز و کۆی لەو ماستا و